باینتان باش هاوڕێیان ئەمڕۆ 19 هەشتی 2022 بەڕێزان زۆر جارێمە بەخێوکەرگلەیەوەکە بۆ نرخی باوەندە دابەزێ بۆ بەرهەمی خۆماڵی پارە ناکات یعنی زۆرم پێ خۆشە شتێک بڵێم هەموو ئاگاتان لێ بەڕێزان من کۆترە ئەڵماسیەکان لەگەڵ زێبراکانە من هی خۆمە زێبراکان 7 ساڵە هەمە لە ئەڵمانیا ئەم ساڵ بە تەواوەتی جووتم کردن ینی جووتم کردن وەکو پێویست ساڵەکانی کە من هەم بۆ پارێ ناومەتەوە پێرارێ ناومەتەوە بەس پار و پێرار ئەوە نەمێنایەوە کە زیا بۆ لێم لەوێ ئەمێنایەوە بۆ ئێرە کۆترە ئەڵماسیەکان من لە ساڵی 2010ەوە هەمە لە ساڵی 2009ەوە هێناومەتەوە لە کاتی کەرنتینەکە هەموو بینیتان کە لە قەفەزێکا بوو ئێمە کاتێک ئیشەکەین ئیش لەسەر کوالیتێت ئەەکەین کار لەسەر خوێنی پاک ئەەکەین کار لەسەر ئەوە ئەەکەین شتێک بگاتە بێنینەوە بۆ کوردستان کە بە خێوکەر سوودی لێ ببینێت کێشەکە لەوایە ئەوەی گلەی ئەوە ئەکات بۆ فلان باڵندە نرخی بەرز بۆتەوە بۆ فلان باڵندە نرخی نزم بۆتەوە طبعا حەزەکەم گوێ لەم قسەیە بگرن بەڕێزان من بڵین 2022 ئەم باوەندانە مێنایەوە هەموو ئاگاتان لێن هەمووی هی ماڵی خۆمە من باوەڵدەم نەکڕیەوە بۆ هێنانەوە هەمووی ئەوەی کە بەرهەمم بۆ 470 بێت چوم گرتووە بە هەموو تێرەکان تەمان یەک کێبینیکە ژێ تاز ئەمە فرسەتە زۆرێکی وازانە کەناری سوورم نەماوە من کەناری سوورم ماوە شڵا وێنە و ویدۆشی بڵاوەکەمەوە لێچوی باششم کردووە بە جاریکە کەناری سووری بەرهەمی خۆم نایانمەوە بۆ کوردستان کەناری ماوەی داهێنینەوە هەموو ساڵە گۆکە هەموو ساڵە لەوەتەی من کاردناڵم داناوە هەموو ساڵە من کەناری مێناوەتەوە گوێم ناوەتەوەی پاراکە پارە ناکە بەس حەزەکەم چەند شتێکی باسی بکەم بەڕێزان لە 29 حوتەوە 22 تا ئێستا 6 بەخێوکەری ئەڵەمانی ئەوانەی کە ئەیان ناسم و ئیشی با بڵین زێبرا بەخێوەکەن بەس زێبرای ڕەنگی ئەتیادەکان بەخێوەکەن ئەوان ئیمێلیان بۆ من ناردووە ئەڵێن سۆرە ئەزانم من زێبرای بەڵەک و سپی بەخێوەکەم نامەیان بۆ من ناردووە زێبرای سپی و بەڵەکمانەیە بە ژمارەیەکی زۆر بۆ لەبەرەوەی لە فەیسبووکا بینیویانە زێبرایان هەیە یا مەسەڵەن بڵین پەیجی خۆیان هەیەوانە نامەیان ناردووە زێبرای سپی و بەڵەک زێبرای سپی و بەڵەک باشە بۆ ینی بۆ کە تۆ شتێک ئەبێ یەکسەر ڕاکەی لێوە وای لەکەی ئەم شتە سوچی ئەەکەیت ینی تۆ کە شتە هەمومان نەزانین کە شت زۆر بوو دوایی ئەشکێت کۆتری ئەڵماسی بە ڕێزان هەمومان ئەزانین ئەوەی ئەیزانێ ئەوەی نایزانێ کابرات لە ژیانیان نازانێت ینی نێرومێ نازانێت جیاب بکاتەوە نازانێت چۆن جووت ئەکرێت نازانێت ینی ڕەنگەکان ناناسێتەوە ئیلا بۆی کامە پارە ئەکات هەمووی تەبەن بەڕێزان کۆتری ئەڵماسی لە ئەوروپاش زۆر نییە ینی بە ژمارەیەکی زۆر نییە و کەناری و زێبرا و ئەوە بە خێوکەریی کەمیە زیاتر پیرن یاخود باوەڕتان بێ ینی زۆربەی من هەموویم بینیوە 6 ساڵ 7 ساڵە تەمەنی ئەڵقەکەی شکێنرێ و بڕۆبی پرۆشە بە تاجیرەکان لێرەوە هەرچی ئەگەڵەسێ کۆتری ئەڵماسی بۆ بەغا بۆ کوردستان بۆ نازانم کوێ یعنی ئەوەی سێرە بەلامەوە ئاینەن ڕێینبۆکە لە پڕۆ نازانی یەک دنیا گروپی بادجی با بڵین ڕێینبۆ دروستە بێت لە یوتوب پڕەبێ لە باسکردنی چۆن بە نەفسەجی ئینتاجەکەی لە با بڵین گروپە عەرەبیەکانە ئەی بینم مەحمیەی فڵان کەس ئەمووی مەحمیەی داناوە باشە بەڕێزان تۆ ئەم هەموو باوەندەیەت کەس نازانی ئەمە هیچیە نییە کامە خوشک و بران کامە خوشک و برانی تۆ مەحمیە ئەکەیتەوە مەحمیەمە بوتومانە جووتکردنی باڵندە بە کۆمەڵ هەڵەیەکی گەورەیە چکە تۆ خوشک و بران ناناسیتەوە نازانی کامە بێچووی کامەیە ئەنجا
هێلکە لەم دەرێنێ ئەی خاتە ژێر ئەو وکووتمان چکە بووە لەبەرەوەی حەماڵیان بۆ دانێ لەبەرەوەی پارە ئاکات ئەهێنرێ بەبێەوەی لێ بزانێ خواردنەکەی هەرزنی بەرێ بەڕێزان کۆتری زێبراش بە ئامان شێوە کۆتری ئەڵماسی بە پێچەوانەوە تێکەڵەکەی ئەبێت تێکەڵەیەکی گرانە خۆی هەر تێکەڵەی ئەگە بچن وتمانە بە ئەڵمانی پێوتێ دیامەند تاو بن بە هۆڵندی پێڵن دیمەند دوو بن بە هۆڵندی و بەلجیکی یعنی نازان بە ئینگلیزی چی پێوتێ بڕۆن سێریکەن تێکەڵەکەی باوەڕتان بێت لە تێکەڵەی بووکە سوورە گرانترێکە تێکەڵەی کۆتری ئەڵماسی کە لە ئەوروپا ئەفرۆشیە ئەو تێکەڵەی چکە جۆرەکانی ینی کە تێکەڵەکرێ زۆرە لێرە ئەڵێ هەرزنی بەرێ باشە چۆن ئەو هەرزنەخوا میوەی بەرێ میوە یعنی سێرم بینیومە من یەک دنیا میوەی تێکەڵ کردووە ینی کۆکتێلێکی بۆ دروست کردووە لە میوە ئەڵێ ئەوە ئەخوا ئێوانە بەڕێزان ئەوە وانە یەی وای لێت مەحمیان داناوانی کابرا دانیشتووە یەک دنیای سودە ناو پەنجاق هێلانی داناوە یە شانازی بۆ کامە مەحمیە اینجا کۆمەڵێک بڕۆ لە بەغا بڕۆ ئەمە وا ئەکات ئەم شتە کاتێک بە خێوکەری باوەندە لە کوردستان ئەم باوەندانە ئەکرێت وردە نرخی داعشێت بازاڕەکە سووکە بێ ئەنجا ئەوەی کە بە جوملەی هێنیتر لە بەغا لە ئەوروپا لا شوێنێکە وردە ئەوش نایێنێ لەبەروی پارە ناکانی کەس نییە بۆ ئارەزوو ئیشەکە بکات یعنی ئەمە بۆ ئارەزوو نییە ئەمە مجرد بازرگانیەکی سەرفە ئەمە وای لێت کەس نایێنێ و بازاڕی ئەشکێت و تەواو ینی ئاخر یاری من تێ ناگەم تەبەن ئەمە من بۆیە باسی ئەوە ئەەکەم چکە ئەنجا بەڕێزان لاموشی تەڵەن زۆر کەس بێ ماڵێ دوکاننار من ئەمە خۆتانەکەم بەشایەت یعنی کەسێکیە بۆ لای من 6 کۆتری ئەڵماسیم داناوە با بڵێن ئەو هەموو زێبرایە یعنی کابرایەت لە ناو ئەو هەموو تەیرا دەسەقاتە سەر 2 تەیر ئەگەڕێن نیو سەعات لەو دوانەمە وەڵڵی من خۆم ئەگەری بیفرۆشم 4 قات یان قاتی لێ سەنگم کەم واجود ناکرێ بەڕێزان ئێمە هاوارمان کرد وتمان بادجی ڕێمبۆ واجود ناکرێت تۆ بچی مۆر و مۆلێکبی هەمووی هەروایە کرد ئەی برد بێچووی نوعیکیکەی ئەیا سەوزی ئا بەکەوای پێڵێن پیرۆزەی ئاوای لێ هاو کابرا لەبەر چاوی کرد بە ڕاقیمەتی فرۆشتەوەم ئەمە چییە؟ ئەمەیە بازار ڕشکێنێ یعنی مشکلەکە لەوایە ئێمە لەگەڵ ڕێزمە ئەوانەی کە بازرگانی پیۆکەن بەس لەبەروی پاراکە ئەیەنن ئیتر لا شوێنێک بێ بێنە نە ئەزانێ لە لێ ئەزانێ نە ئەزانێ خواردنی چییە نە ئەزانێ ڕەنگەکە بەس ئەزانێ ئەوان پارە زیاکە ئەوان پارە زیاناکە یعنی ئەمە بۆ ماوەیە بەڕێزان بەخێوکردنی باوەندەز یعنی بەڕاستی زانستە یعنی تۆ هەر ئەوە نییە جووتێک ئیلا کە سپی زۆر بوو ئەبێ ئەوە بکڕی بەس لەبەرەوەی پارە ئەکات یعنی من کەناری سوور ماوەیە سەهی 11 مانگ لەمە پێشە نایفرۆشم یعنی من ئەم تەیرەم خۆشەوێت ئەم تەیرە من خۆم ئەزانم چییە بەس لەبەرەوەی ببێتەوە بە پارە نایفرۆشم من با لەوێ هەبێ خۆم چێژی لێ بینم ئەگەر لە ساڵێکە 4 جاریش بێم بۆ بڵین کاردیناڵ لەبەر چای خۆم بێ من چێژی لێ بینم ئەوەی کاڵێ گرانجارە با بۆ خۆی هەر بڵێت با بۆ خۆی هەر بڵێت لەگەڵ ڕێزمە من باڵندە ناشکێنم لەبەروی ئەمڕۆ پارە ئەکات ئەبێ گران بیفرۆشم سبینێ ئەمان ینی من وتومە کاتێک بە خێوکەرێک یەت ئەڵێ حەزم لە پڵان تەیرە کە سەیری ئەەکەم لی نازانی کە ئەڵێم لی نازانێت کاتێک کە من پێی ئەڵێم ئەوە جووتەکرێت ئەویش ئەڵێ تۆ خۆت ئەیزانی گرنگەوەی من حەزم لێتی ئەمێ بێت چی جوانیش بێت گوێ نایەتی حەزەکەی دانێکی بەرێ 2 پەڵەی سپی تابێ لەگەڵ دانەیەکە تۆ پێی بڵێ باوەڕ پێەکە ئەمە گوناحە تۆ ڕێنمایی نەکەی شتی باشی نەیتێ بەڵام کەسێک ئەگەڕێ بەس بە شوێن ئەوەی پارەکە من بەش بە حاڵی خۆم کە پێم ئەڵێن دوکان نار زۆر کەس وەڵی 5 قاتی لێسن لەبەرەوەی ئەو شوێن ئەوە کەوتۆ کامە پاراکە هەر ئەو کەسانە لەگەڵ ڕێزما ئێمەیڵین هەر خۆیان یەکەم کەسن کە داشکا پارەکەی خەنە بازار ڕۆنی با لە کۆڵمان بێتەوە لەبەرەوە بە ڕێزان تۆ وەکو بەخیوک ئەمانەمەی مێژووە بە ڕێزان ئەم ڤیدیۆیانە مێژووە کە ئێمە باسیەکەین هەموو شتێک لە کوردستان لە عێراق شوێن ینی بە پارێک کابراڵێ وڵا بۆیە قومری مەحەزێ بەرگەی گەرماگرێ بۆ باڵندەی کە بەرگەی گەرما ناگرێت
بۆ ڕیمبۆ بەرگەی گەرما ناگرێت بۆ زێبرا بەرگەی گەرما ناگرێت هەموو تەیرێک بەرگەی گەرما و سەرماگرێت یعنی تۆ هێناوتە ئەڵێ وەڵام من بە فەردە دوخونی بۆ دائەنێم کاکاخە و باوندێ بەس هەرزن ناخوات یعنی کوالیتێت دەور ئەبینێت تۆ ئەم تەیرە چۆن بەخێوەکی یعنی کاتێک کە ئەم تەیرە پارە ئەکا ئەڵێ ئەگەڕێی خۆت کامترین کام شت گرانە بۆ یەکری بەڵام کە پاری نەکرد ئەڵێ کاکە جام بە زەرز نییە مێ پارە ناکا بۆی بکە ئەی بۆ بەخێویەکەی بۆ بەخێویەکەی یعنی کێشەی ئێمە لەوایە هەم بازرگان کە دەستیان خۆش بێت هەم بەخێوکەریش کە خەتای خۆیەتی یعنی یەکی یعنی بەڕێزان زۆر کەس گلەیەوە لە ئێمە کاڵێت تۆ بۆ نمونە کۆمەڵێ باوندەی دەن و قەوسێ بۆ نایەنی من لێ نازان کە ئەڵێم ئەو واتی ئەگا کە من لێ نازانم یعنی نازانم لێرومی جاکەم و نازانم نەخۆشی چێ خۆراکی چییە بەس ئەوە تەخەسوسی من نییە من تەخەسوسم ئەوە نییە چکە من ئەو تەیرە ئەبێ لە ماڵی خۆما بێ دانیشم بە دیارەوە لی تێ بگەم حەزەکەم لی تێ بگەم حەزەکەم ئەمە تێ بگەم چۆن چۆنیە بۆی کاتێ چێتە بەردەمی بەخێوکەر سوودی لێ بینە بەڵام بە تەلەفۆن بە پەیوەندیکردن تۆ بەجارێ 100 200 300 400 500 600 بێت با بێت سبێنێش کە ئەشکێت کەس باسی ناکا بڵێ وەڵا بازرگانەکەش با بڵین لەوەیە کە با بڵین ئەم بازار ڕیشکاوە چونکە هەموو شتێک بەڕێزان عەرز و تەڵەبە کە تۆ هەر هێنا دەرهێناتە نابێت ئەمە کە زۆر بوو ئەبێت هەموو شتێک یعنی با ئێمە بیر مێژوو وتم بەڕێزان ئێمە کەس نازانێکی لە دنیا ئەمێنین باک جیلی ئێمە ئەبێ ئەم شتانە بزانێت ئەبێ بزانێت یعنی خۆ ئەمە هەر ئەوە نییە تۆ پارە دەستکەوێ پارە و دەستکەوێت ئەمە ئەوە نییە یعنی من ئەڵێم خەڵک بۆ نمونەیەت بۆ لای من ئەڵێ من هەر با بڵێم کۆتری ئەڵماسیامە $200 لە $150 بۆ $250 بە پێوەی کە کابرایە تێرە فرۆشتمە بۆ نمونە کەسێک بێ بۆ لای من بڵێ کاک سۆران ینی تاقیکەنەوە حەزم لە جووتێ کۆتری ئەڵماسیە بێچووی جوانی لێ بگرم سوودیشی لێ ببینم ئەمە قسەیەکە تەواوە ینی قیچێکە سوودیشی لێ بینێ و حەزیشی لێتی ئێبراو بێ من خۆم جووتێکی بۆ دەن با ئەڵم بی بە تاقیکەرەوە من خۆم باڵندەکان هەموو دانەدانەی خۆمە ئەو کاتە بزانە بە چ نرخێک ئەیێنێ بەڵام کابرا بێت لە ناو 70 دانەیە 2 دانەیە 3 دانە هەڵببژێرێ و کوتم بەخوا 5 قاتی لێسن چکە زانم ینی من بیەمێ بە نرخێ ئەو لە دەرەوە 4 قاتی بۆ بکە 3 قاتی بۆ بکە ئەمە کێشەیە بەڕێزان ینی بەخێوکەر قسە ناکا کەس قسە ناکات ئێمە و کوتمان ئەمانە هەمووی مێژوو ئێمە باسی یەکەی خەڵک پێی ناخۆشە کێپی خۆشە کێپی ناخۆشە یعنی ڕائەکە لە بەقا مەحمی فڵان کەس و مەحمی فڵان کەس ئەی خەڵک چۆن باڵندە لە بەخێوکەرێک ئەکڕێ مەحمی هەبێ من لەوە تێناگەم باڵندە چۆن ئەکرێ لە مەحمیە بێت یعنی کە لێرە پارە ئەکات لە هۆڵندا و بەلجیکا تەبەن کارین هۆڵندا و بەلجیکا چکە وڵاتە تاکە وڵاتە لە هەموو ئەوروپا بازرگانێکی سەرف بەت باڵندەوە ئەکرێت ینی مەزرعە هەیە ئەوەیە کابرا دەجووتە کرێ و فراتە ناو قەفەزێکی گەورە و چۆن لە بەقار ڕوئەیە فراتە ناوی و دوای ئەوە بێچووی دێگری و بێچەکانی هاتەوە بازرگانەکان بازرگانە فەرمووی بازرگانەکانیش بە لێشاو ئەینێنەوە بۆ کوردستان و عێراق ئەو کاتە وردە ئەم تەیرە بەو کوالیتێدە دەرناچێکە کە بەخێوکەرێکی پیر 80 ساڵ 70 ساڵ تەمەنیەتی دانیشتۆ بە دیارەوە 5-6 ساڵ تا گەیشتۆتە ئەوە ئەزانێ کامە خوشک و برایە کامە خوێنی پاکە کامە لەگەڵ کامە جووتکە کامە وردە وای لێت بەرهەمەکان چی لێت ئەشڵەژێ ئەشڵەقێ وای لێت بەو شێوەیە نابێت 10 کەس 20 کەس 30 کەس ئەیکڕێ دوای شتەکە کە بەخێوکەرە ڕاستەقینەکان ئەوانەی کە حەزیان لێتی و ئایانێ پەری پێبێن تەیرەکە پارە ناکاویش ئەویش حەزی لێی نامێنێ و ئەیفرۆشێت هیوادارم ئەم پەیامە گەیشتە بێت چکە ئەمە مێژووە ئەوەی پێی خۆش بیا پێی ناخۆشە منی خەمەسە سەر و سەر چاوم بەڵام ڕۆژێک یەت کە وەک هەرج لینکی باوندەی بابەتێکی کە ئەو لینکە دانێمەوە من حەزم کرد با بڵین ئەوە دانێم مەسەلەکە لێرە ئەوەیە خۆشەویستی باڵندە نیە مەسەلەکە بازرگانیەکی سەرفە بەداخێکی زۆرەوە لە کوردستانیشا ئێمە لە 99 کاکە بە خۆشمەوە با بڵین لە 100% حەقی خۆشێتی دوکاندار حەقی خۆشێتی ینی با پێ ئەوەش بڵێت من خۆم ناڵێم من باسی ئەڵم دوکانە بەس ئەوە تەلەفۆنکە نامە بنێرە
يعني معقول نییە جووتی قوملی بۆ نمونە یا جووتێ زێبرا جووتی 50-60 ئۆروەیە تۆ تەلەفۆن بکەی بڵێ هەر چەندێ بێ من ئەمێ بۆم بنێرە کۆی کەرەوە بۆمە کۆی کەرەوە بۆم کۆی کەرەوەم بۆم چێ کابرا ئەگەڕە کامی خەڵتە و پیسەوە تەیاتێ هەرواشە لە دنیا قمری کۆتری ئەڵماسی حەت شتێ بێت تەلەفۆن کە کۆی کەرەوە دای ئەنیە لە ناو 5,000 تەیرە خوا ئەزانێت چی هاتێ یەتەوە ئێرە لە بەغا تەسفی ئەکرێت مەجموعەیەگە چێلەوەی یەنێ لە کوردستان تەسفی ئەکرێت یاخود ئەم تێرانە دوای ئەوە وای لێ وردە تا ئەشکێنرێ و ئەو کاتە ئەبێ بە 50,000 و بەخێوکەرەکەش دوایی گلەیەوە کاڵێ بۆچی بازار ڕیشکە بۆ بازار ڕیشکە بۆ من نەمەتوانی با بڵێن زێبرا لە باتیەوەی ئەوەی کەی خۆمە بیەنمەوە لەگەڵیشە 200 دانەی کە بکڕم بیەنمەوە بۆ نەم ئەتوانی ئەین زێبرا کابرایەت ئەگەڕێت بە ناویە ئەوێ کامی گەورە و جوانە دەستی بادێت دەری بێنێ وەڵڵاوە بیلای من خۆم دەقاتی لێسەنگ نایپرۆشم من ئاوە کابراگە دەقاتی پێیا پاری باپی باقی چێکە بەڵام ئەمە شتێک حەقی خۆی چەنە ئەوە نەی پێ بیرێت کە با بڵێن لەگەڵ ئەوەی ئێرا و لەگەڵ ئەوەی ئەبێ زیاتر بکە بە هەموو شێوەیەگەڕ زیاتر بکە هێنانەوەی هیلاکی ماندووبوونی ئەمە شتێکی تەبیعیە بەڵام بێتە سەر ئەوەی تۆ بەس داواکە کە لەگەڵ بازاڕیشی نەما تەواو بە حیاتی دانەیەکیش نایەنێت ئەمە خەتای بەخێوکەرە لە 100% چکە ئەمە ئەرزوو ئەگە بەخێوکەرنەی کڕێت کتان بەخێوکەری بازرگانەی کڕێوەی بەخێوکەرە ئەو باجەکە یاوە هەموو کاتێک من چای متاماچەکەم هیوادارم پەیامەکەم گەیشتێ خواتان لەگەڵ